هەندێک شتان لۆ دەجێڕمەوە لەوانێ بەلاتانەوە سیر بی کە ئەم چەند میهرەبانیم خۆش دەوێتن، یعنی ئیش ئەوها دروست دەکرێتن. ئەو مامۆستا ئەحمەد لێرە دانیشتیا، یەکەم جار تەلەفۆنمان کرد، تەبیعی برایەکی عەزیزە مامۆستا ئەحمەد، هاتە ماڵێکە، گوتم مامۆستا ئەحمەد ئەتوو بە خۆت موچەی خۆت دابنێ، بە خۆت ڕقەمەکی بیرێ برێم دەمێ موچەم ئەوەندۆ نەبیتن، چونکە ئەو موچەیە مهمە لە بۆ بەردەوامی ژیانی ئەو کەسەیە، چونکە ئەو کەسەیە ژیانی هەیە، منداڵی لە مەکتەبەیە، مەساریفی هەیە، ناکرێتن. تەبیعەن خۆبەخشێک نەمە مەمنوعە، هیچ کەسێک بە خۆبەخشیش ناکە لەکنەمە، یعنی نابی کەسێک بێتن ئیشێ بکە پارەی نەبیتن لەکنەمەوە، هەر مەمنوعە، یعنی هەر مەبدەئیەن، چونکە قەناعەتمانەوە دزیکردنی سەروەتی تاقی ئەو کەسەیە بە ناوەچیت کە لێکە موچەی هەیە، موچەکەی خۆت لە خۆت بێخە ناو سندوقی خێری، کەیف خۆتە، یعنی دەی خۆی دەیبێی دەی سوتێنی دەی منداڵی خۆت کەیف خۆتە بەس موچەتێ کە بە خۆی دای ناگوتم ئەوجە ئەم دوو مەرجم هەیە. گوتم مەرجی یەکەمیان ئەوەیە ئەو کەسەیە کە ئەگەر ئەمن لەگەری هاتم بەشی HR برێم ئەو فرانکەسی دامەزرێنە، ئەگەر ئەم تەلەفۆنم کرد، ئەگەر ئەمن نامەم دابوێ نووسی بۆ مامۆستا ئەحمەد تکایە ئەو کەسەی دامەزرێنە، یاخود ئەگەر بە ئوسلوبی ئیداری کە بەڕێوەبەری گشتی لەسەرەویە برێم بۆ کاری پێویست ئەو ئیشەی بکە، بە هەر ئوسلوبەکی نووسی بووم، بە هەر ڕەنگە قەڵەمەکی نووسی بووم، بە هیچ نەوعکی ئەگەر ئەتوو پێت باش نەبوو برێن نە، ئەمە کارمەندەکانمانەوە فێر کردی برێن نە، ئەگەر قازانجی میهرەبانی نیە برێن نە، دایمە مەزرێنە. ئێگوتی چیت کە گوتم خاڵی دووەمینیشان ئەتوو وەکو خودی خۆت HR هیچ کەسێکی لە عائیلەی خۆت دەرەجە یەک و دەرەجە دوو دامەمەزرێنە، دەرەجە یەک و دەرەجە دوو خۆت، یعنی کۆڕت، کچت، خێرجانت، داکت، بابت، برات، ئامۆزات، کوڕی پلکت، کچی خارت دایمە مەزرێنە، چونکە ناتانی یعنی ئەوها لە عەدالەت بی و ئیشێ بکەی. بڕوان پێ بکە ئەوە لێرە دانیشتیا کوڕی خوشی خۆم کە کوڕی خوشک نێزیکە، یعنی هاتیە داوای ئیشی کردیە لە من، گوتم دەوەرە باچین بازارە کەبابە چی بخۆین، چوملانەکەم دایە، چونکە حەزم نەکردلی ئەو گەنجەی بشێنم کە ئەمن خاریمە، بەس ئەو جارێ ئەو تێناگا ئەو نەوعە فکرێکی هەیە و نازانم کوفکر دەکەمەوە، نانما خوارد کەبابما خواردم، نانمەکەم مامۆستا ئەحمەدی داش مامۆستا ئەحمەد ڕێک وەری نەگرت کچی خوشی خۆم تەڵەبی کردیە دەرنەچووە، کچی خوشی خۆم یعنی هاتیە تەقدیمی کردیە. تەبیعی دامەزراندن لە کنەما دەبی ئەو کەسێ 4 سەعات تدریبێکی کردی بیتن کۆمیونیکیشن سکیل کو تەعامل دەکاتن، یعنی ئەو کەسەیە هیچ وەرگرتن لە کنەمە بەلیژنەیە، هەموو کارمەندەکان دەبی ئەو دەورەیە بکەن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.